بەگیان بەدڵ بە ڕۆح پاڵپشتی کوردستان و کوردی ڕۆژاواکەم خۆم دایک شەیدم کەس و کاری شەیدم کەس و کاری عیدام کراوم خەڵکی ئەم شارم بە ڕۆح بەگیان بەدەم پشتیوانی لە شاری ڕۆژاواکەم من وەکو خەڵک خۆم فیدایەکەم بۆ کۆبانی ئەڕۆم خۆم ئاوا ئەمەم نقسانی ئەڕۆم بۆ کۆبانی خۆم فیدایەکەم یەک جارمنی دووجار نامرم هەمومان کوردەکان هەموو کوردەکان یەک بێ هەمومان سووریا ئێران تورکیا عێراق هەموو یەک بێ. شاری کەرکووک شارێکی نەعامەتی زۆری بینیوە هاوبەشی لە غەمەکانی ڕۆژاوای کوردستان هەر لێرەوە تاگو ڕۆژاوا تا کۆبانی و قامشلی پشتیوانیان نوعین لەگەڵیان بە ڕۆح بەگیان ئینشەڵڵا بەرگریان لێگەن و ئامادەین بەسەر و ماڵ بیان پارێزین لە کەرکووکی کوردانەوە تەمەنمەوە بۆ 62 ساڵە ڕوا 43 ساڵم پێشمەرگە ئاسایشم هەم لە خەباتە بێگوچان ئێستاش بەردەوام لە خەبات وازانم یەک دەقە خەباتم نەکردووە ئەم یەک دەنگی و ئەم ڕەنگی ئەبینم هیوادارم ئینشەڵڵا سەرکردایەتی سیاسیش وەک جەماوەر ئاوا یەک دەنگ و یەک ڕەنگ بێت. وە ئێستا بە چاوی گەلانەوە ئەو کوردەی کە هاوپەیمانیان بوو کە داعشکێن بوو کە چۆڕی خوێنی لات کە دەیان هەزار شەهیدیدا لە پێناویوانە ڕۆژانەیان و دێمە هاوپەیوانتانی سە پشتیان لێمان کردووە داواکارین لە نێودەوڵەتی لە نوێیان لە هەموو لایەنەکان بێنە سەر جواب لەسەرمان بەڵام ئێمە ئەبێ هەرچۆ خۆمان بین ئەگەر خۆمان نەبین کەسی تر پشتیوانمان نییە.